حاجی ئەحمەد و خاتو عایشە گەنجێتی و پیری و تەنانەت مردنەکەشیان پێکەوە بوو. لە گوندی تازەدەی قەزای خوڕماڵ 3/12/2025 خاتو عایشە بۆی نەخۆشیەوە کۆچی دوایی دەکات. پاش 3 کاتژمێر لە گەیشتنی هەواڵەکە پێی حاجی ئەحمەد یاوسەریشی تووشی شۆک دەبێت و ئەویش گیان لەدەست دەدات. بەم شێوەیەش دوای تەمەنێکی دوور و درێژ پێکەوە سپەردەی خاک دەکرێن. بەڕاستی نمونەیەکی جوان بوو ئەم کۆچە، چونکە ئەم دوو هاوسەرە لە گەنجی لە زۆربەی تەمەن لە خۆشی ناخۆشیەکانە بەیەکەون، لە تەمەنی پیری و هەروەها لە کۆچەکەشا بەیەکەون. ئەمە نمونەیەکی جوانە کە ئەم سەردەمە بەڕاستی چاوی لێگرێت، چونکە نمونەی وەفا خۆشەویستی بوو لە نێوان هاوسەرانە. هاوڵاتیان بە بیستنی هەواڵەکە و مەرگی ئەو دوو هاوسەرە بە نمونەیەکی وەفاداریان ناوبرد، بە جۆرێک هەتا دوا ساعتەکانی ژیانیان پێکەوە بوون و نەیانتوانی لە دووری یەک هەڵ بکەن. لێرە مامە دەرەکەوێت کە ژنومێردێکی بەڕاستی بە وەفابن بۆ یەکتریان خۆشویست و لە ناڕەحەتی و ئازارەکانە بەیەکەوە بوون، لە ژیانی خۆشی و ناخۆشی شار بەیەکەوە بوون و ئاخرەکەی شێر لە کاتی مردنیشان هەر بەیەکەوە بوون. ئینشاڵڵا جێگەیان بەش دێوەتانێ ئێستا ناشتونیان لەسەر قەبران لە پاڵیەکە و تەنها 20 سانتیمێترەوە نەیان فەرق. دایە عایشە سەعات 1 شەو بوو، 1 بەرەبەیان کۆچی دوایی کرد. کە ئەحمەدیش تۆزێ ناساغ بوو لە هەڵەبجەی تازە بوو لێوێ، هەواڵەکەیان پێداویتە تا هاتەوە سەعات نزیکەی 3 بەرەبەیان بوو. پێش بەم هەواڵە تۆزە تاسا بوو، تۆزە تاسا و لا زۆریش تاسا بوو، کۆچی دوایی کرد و والی خۆش بێ ئینشاڵڵا. ئینسان چووە ساڵۆ ئیتر خۆشەویستی کردە بینی ئەو ژن و پیاوە خۆشەویستی کرد بینیان، چونکە مناڵی لایەن نامێ، مناڵی جایە بێتەوە، نیان خۆیان بەتەنیا بێنێنەوە، کە خۆیان بەتەنیابانەوە خۆشەویستی کردە بینیان. حاجی ئەحمەد و خاتو عایشە تەمەنیان لە یەکەوە نزیک بوو و تەمەنیان 95 بۆ 90 ساڵ بووە. لە خۆشی و ناخۆشیدا هاوبەش بوون و ژیانێکی دوور و درێژیان بەیەکەوە بەسەر بردووە. دوای کۆچی دواییشیان ناوی هەردوو هاوسەرەکە لەسەر یەک لافیتە و پێکەوەش پرسیان بۆ دانرا. ئەوەش بە عەشق و وەفا و خۆشەویستی و دوو هاوسەرە بۆ یەکتر ناو دەبرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خوڕماڵ.